دیارە بەرە پێشخستنە ئابووریە وڵاتێکی حەوجەداری ڕێبەرین کارداریە بەتایبەت وڵاتێکی وەکە عێراقی و شەڕی وێرانکردیا و نەفت داهاتێ یەکەمە PTV بگەشەکردنا لایەنین دیێن کارداریە هەیە خەو نامن ڕێخستیەک نوویە دویواریدا کاردکە و دامەزرێ نەرێوێ ڕێبین پاشە لەگەڵمانە بۆ ئەوەی پێمان بڵێ ئەم خەونە چییە و بۆمان شی بکاتەوە زۆر بەخێربی کاکڕێبین پێش ئەوەی باسی خەونەکەی تۆ بکەین تۆ لە کۆنفرانسێکی چەند ڕۆژیدا کە بە میواندارەتی سەرۆکی ئەمریکی باراک ئۆبامە بوو لەسەر ئابووری جیهان نوێنەراتی عێراقت دەکرد ئیکۆسیستەمی عێراق نوێنەریەوە بووی لەوێش بەشدار بووی حەزم نەکرد پێش ئەوەی باسی خەونەکەی تۆ بکەین باسی ئەو کۆنفرانسەمان بۆ بکەیت زۆر سپاس سەرەتا زۆر سپاس بە دەنگی ئەمریکا من لە لایەنی ڕێکخراوی خەونی دەستپێشخەری و ڕێبەرایەتیکردن ینی مای ئەنترپرنۆریەل دریم لەگەڵ دوو دەستپێشخەری تر لە عێراقەوە ئەوانیش هەروەها خاتوو بەهارالی و خاتوو تەڵانعودی لە عێراقەوە هاتبووین لە هەولێر بۆ ئەم کۆنفرانسێک کە بەڕاستی زۆر گرنگە لەسەرەوەی کە باسی ئەنترپرنۆرشپەکە و هاوپەیمانی بینی کەرتی تایبەت و بینی گەنجان بۆی چۆن توانەسازی زیا بکرێت و هەروەها وبەرهێنان لەم بابەتەی کە بتوانین کەرتی تایبەت دروست بکرێت خصوصا لە شەرقی ئەوسەد ئەنجا لەلایەن 170 وڵاتەوە 700 کەس دعوت کرابوون لەو 700 کەسە ئێمە وسیانە بووین و هەروەها ڕێکخراکە سەرۆک ئۆباما بە ڕاستەوخۆ لەگەڵ هەولێرا قسەی کرد لە دەستپێشخەرێکە لەوێ ئەنترپرنۆرێک لەوێ قسەی کرد باشە گرنگیکەی چی بوو یان تۆ دەڵێ گرنگی بەڵام بۆ کورد گرنگیکەی چی بوو گرنگەکەی ئەوەیە کە ئێستا ئێمە کە باسی بواری ئابووریەکەین لەم قەیرانەی کە هەیە بەڕاستی فرسەت زۆرە کە لەگەڵ گەنجانە ئیش بکرێ کە لەم بوارە بتوانین گەنجان یان ئەوانەی کە توانەسازن حتا لە کەرتی گەشتیا کە هەن بتوانن کۆمپانیای بچووک و مامناوەندی خۆیان دروست بکەن چونکە بەڕاستی ئێمە مەشاکلمان زۆرە لە کوردستان بەڵام لەگەڵ ئەوە هەروەها یعنی ئەو حەلانەش هەیە کە دروست بکرێ اینجا ئێمە گرنگەکەی ئەوە بوو کە پێکەوە هاوپەیمانی بکەین لەگەڵ کەرتی تایبەتی ئەمریکی لەگەڵ کەرتی تایبەتی جیهانی حکوومەتی ئەمریکی بانکی نێودەوڵەتی و حکوومەتی تر هەروەها حکوومەتی هەرێم خۆیان کە بتوانین بەو هاوپەیمانیە چاکسازی ئابووری بەشێک تایە ئەوە بێ کە چۆن گەنجان تایە هاوبەش بن کە چۆن کەرتی تایبەت تایە هەروەها گەنجان هاوبەش بن و گەنجش دەست پێکا بە ئیشی بچووکیان وەکو دڵن سمۆل بزنس ئەمەش زۆر گرنگە بۆ گەشتەکردنی ئابووری هەر وڵاتێک ینی بەگشتی ئەگەر چەند ئەو بەشە چەند ئەو کەرتە گەشە بکات چەند دەوڵەمەند بێ چەند وڵاتەکە دەوڵەمەندی وڵاتەکە دیارە بەسەرسەر و بەسەرچاو بەڵام ئەم خەونەی خۆت لا وەزعێکی ئاڵۆزی وەکو عێراقدا کە شەڕ و شۆڕ و ئەوەی هەیە چۆن ئەبێ بەڕاستی ئێمە کە سەیری وڵاتانی ترەکەی لە هەموو جیهانە هەمووی لە بواری وەکو قەیرانی ئابووری و قەیرانی سیاسیە ئەم بڵین بزوتنەوەی دەستپێشخەری و بەڕێوەبەرایەتی دروست کراوە ینی سەیری ڕواندا کەی سەیری کۆریا کەی شوێنی وا کە ئێستا تۆ نازانی بە چیا تێپەڕبوون سەیری ئەوروپاکەی لەبەرەوە زۆر توانەسازی هەیە ئەمە گەنجانی ئێمە زۆر هیوایان هەیە بەوەی کە بتوانن کاری خۆیان دروست بکەن و بەڕاستی هەروەها لە حکوومەتی هەرێما کردوێتی بە ئەولەویەتێک کە ئەو پشگیریە کە بە نەوت هەمانە ئەو پشگیریە بە سامانە سروشتەکان کە بە کەرتی گشتی هەیە چایە بتوانین ئەو بیرکردنەوەیە بگۆڕێت بکرێتە سەرەوەی کە چۆن زیاتر ئێمە بەشتی بچووک دەست پێ بکەین مەسەلەن لە سێ لایەنەوە ئێمە ئیشەکەین لەم ڕێکخراوە یەکێکیان ئەوەیە کە خەونەکە ئەوە بیرکردنەوەکە بگۆڕێت کە بتوانین لەگەڵ گەنجانە زیاتر هاوپەیمانی یەکتر بکەن بتوانین بیرکەنەوە لە فکرێتی خۆیان کە هەیەە کە بتوان کار دروستکەن دوو هەمدانە ئەوەیە ئەو ڕەبت و هاوپەیمانیە دروست بکرێ بینی حکوومەتی هەرێم بینی کەرتی تایبەت بینی ئەو بڵین بانکی نێودەوڵەتی بینی بانکانی تر کە بتوانین چۆن ئەو توانەسازیەی دروست باشە کاکڕێبین چی پشتیوانی ئەم خەونە دەکات چی پشتیوانی ئێوە دەکات وەکو ڕێکخراوێک بەڕاستی زۆر ئێمە ئامۆژکارمان هەیە لەم بابەتەوە و یەکێک لەو شتانی کە ئیکەین بۆ کوردستان کە هیوامانەوەیە و ئێمە لە فیسبوک پیجەکەمان مای ئەنترپرنۆریەل دریم و هەروەها مای edream.me بەم زوانە زیاتر ئەم پرۆژەیە دەکەین لەگەڵ زانکۆکانی کوردستان لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ وەبەرهێنانی جیهانی لەگەڵ حکوومەتی ئەمریکیە هەروەها ڕاوێشکران هەیە هەروەها مەسەلەن بڵین وەرشەی بچووک هەیە کە ئەتوانێت بکرێت کە چۆن گەنجان ئیشی خۆیان دروست بکەن و مەجالیان هەبێت کە تایە بن لە ئابووری کاکرێبین نیو دەقیقەم چۆن بیری ئەم ڕێکخراوەتان کرد نمونەی تری هەبوو بەڵێ
بەڵێ نمونەی زۆر هەیە لە ئەمریکاوە و من وەکو کوردێکی دڵسۆز دوایەوەی کە چەند دەمێکە بڵێن بە ئاوارەی هاتین بۆ ئەمریکا پێکەوە لە دوای 12 ساڵ بڵێن لە ئابووریا کە ئیشم کردووە و لەگەڵ حکوومەتی ئەمریکیوانە لەگەڵ ئامۆژکار و ڕاوێژکەری تری ئەمریکی و کەرتی تایبەت دەستمان پێکردسەی نمونونەکانمان کرد بۆ بزانین ئەمە بکەین بۆ کوردستان. دەست خۆش زۆر سوپاس، زۆر سپاس دەستەکان و خۆش.